والله هو بتمام كده. زۆرش بێزارین یعنی هیچ ئەوەیتیان نەماوە کاکە داوای ئاو دەکەین داوای ڕێگاوبان دەکەین یعنی هەموو شتەکە ماوە ئێران یەقل ئاو نییە کە بخۆینەوە من ساماری خۆم چەند ساڵە 2008ەوە بە دەبێ بتڵ ئاوانە ئای خواردنەوەی لە ماری خوشکم لە حەمامۆک دەینم ئاو نییە بخۆینەوە ئەوە تاکەی ئەو ژیانەها بەسەر مارە مەسوولەکان بۆ خۆیان ناوان یعنی هیچ ئەوە چی تێدا نەماوە لە گوندەی لەو هەمووی باردەکە حیوان ماراتمان هەموو دەیفرۆشین ئەو گوندەی ئێمە ئەو ئەندەی ماز دەباتە شارنیوەی کۆیە بە ماستی ئێمە بەڕێوە دەچێت ماستی شیلێ ماستی شیلەی نەبی نایخۆین یعنی گەوابی ئێمە دەبێ مارات شتە هەم بفرۆشین کە جان زۆر حەولمان داوە بەڵێنی درویان پێداوین تیان بۆتان جێبەجێ دەکەین نازم پارە تەرخان بکری ئەو شتان ئێستا لەو ماوەیە عنی ئەوەندە زۆر پیاوەکان ئێمە چون بۆ ڕێگاوبان گوتیان هەر هیچ ئەوەی نەماوە دەیکەن کەچی لە فەیسبوک وڵاو کراوە هەموو گوندەکانی لەگەر بوو شیلەی لەگەر نەبوو ئاویە ئەومانێت دەوی 50 ماری لێ قماوە بخۆن 2000 چوونەکەم محەممەد فەقی داوامان لێ کردیا بە قسەمان ناکات تا حەدەش داوەتان کەرمان لە خۆمان بهین بۆش ڕێ پێنەدا لەو مەشۆیدا بڕێ ئاوچێشن 50 ماردەی بارکە ئەم دوونە میوان بۆ ئاوم داتی ئاو کو دەخورێتەوە میوانی کوایوت کو دەخورێتەوە مەڵای ئەمە ئاوی دەخۆن بۆ ڕازن ئەوشمان نییە کە ناشمان دەن ئەوشمان نادەن ڕۆژە ناڕە ساعت نوێک بار تۆبزایدا ساعت نوێکە بە ساعت نوێ ژۆرە ئابا بەرداتەوە بێ بزان دەگاتە حوزەکەی گوندی یەک ساعت نوێ ناگاتەمە لەم محەممەد فەقی دەی بپرسین دایرێ ئاوێ چەند جار داوامان کردیان نایکە ئاوی لە خەتی مەشۆ دەرە مەمنوع ئاکوونیکەی بەرا کونیشکە دای تاقە ماری تاقە شخصی دایتە باخچەکان ئەوەتە باخچە بەدە باخچە دەواچین فەقێ دەزانین کریان لێوە هەموو شخصن پاران لێوە دەگری هاوڵاتی ئاسا نەبەرپشت دۆڕەمەندی هاوڵاتی ئاسین بە پارە داینێ لە مەشروعی دابڕێەوە بۆ ڕێ ڕێسی بۆ ڕێ تاقتەقی دەرە کون ناکرێتە کونی کرێت و تاقە ماریە لێرە زانین بەناو گوندیش بۆ ڕێکەدا دەڕۆ ئەمە نیمانە لە تۆپ زاوای چۆرەك ماڵۆ دەیش ساران لە خۆمە بۆ ڕێکەن چا دەکەین ژەوەرە و ناشی ئێستا نایە هەر نامان دەنێ هەر بەرنادەن ئێستا کێشەمان هەیە کێشەی ئامان هەیە کێشەی جادەمان هەیە کێشەی کارەبامان هەیە بڵێم کێشەی چمان نییە هەموو کێشێکمان هەیە کولی ڕۆژێ ئەو پیاوم دێتەوە چینێ بۆڵەبۆڵی لەگەڵ دەکەم دەرەم دە پێچمەوە دەڕۆم بە 10 ڕۆژان بە 15 ڕۆژان یەک چارەک ئاوم بۆ دێ مارم لەبەرم مار هەیە لەبەر ماری منەوە 15 ساڵیشە ترپی ئاوی بۆ نەچووە والله ئێستا لە ڕازمن کونۆکەچی تێ کردو والله بەزەیت پێدا دێتەوە بۆ ڕێ ئاوی تەقتەق ئەوەتە ئەبێرەکانەدا دەڕوە چەند جارمان پێگوتون کاکە گیان بەس لەو بۆ ڕێەوە یەک ئەوەی گچکەمان بدەنەیە 5 ئینجە 6 ئینجە چییە دەرێن نییە لا تۆبزداوە بۆمان ڕاکێشراوە بۆمان دێ ئەوی تۆبزاوە لە حەوزی دەکرێت حەوزەکەش گوندەکە تۆزێک پەرتە